داهات بەدەست من و تۆ نییە ئەگەر بەدەست من بێ معاشی مرور و سەحە و پێشمەرگەیشی لێ داهاتی مرور کەم نییە کاچی من. گربوونەوە و ناڕەزایەتی و داواکردنی موچە بووە بەشێکی سەرێکی ئیش و کار و فەرمانی فەرمانبەران بە جۆرێک هیچ مانگێک بێ ئەنجامدانی خۆ پیشاندان و مانگرتن موچەدا بەش ناکرێت. لە چوارچێوەی ناڕەزایەتی و گربوونەوەکان و پاژمانگرتنی سەرتاسەری کارمەندانی تەندروستی لە هەردوو پارێزگای هەڵەبجە و سلێمانی کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ژمانگرتنیان لە کارەکانیان ڕاگەیاند و دەڵێن تا موچەکانیان وەرنەگرێن ناگەڕێنەوە سەر کارەکانیان. ئەوانەی کە ئەمڕۆ لە دەواما بوون بەیانی مۆڵەت داوا لە بەڕێزانە شەکەم بێنەوە داوا لە مراجعی شەکەم بە هیچ شێوەیەک سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی نەکا بە مەسی مامەڵەکانێ دەستەکەینەوە بەدەوام بەڵام بوو بە 30 ڕۆژ و بە 31 ڕۆژ ئێمە دەرگای داخین بۆی هەموو مراجعێک ئاگادار بێت. ئێمە زیاتر ئامانجی ئەم خۆپیشاندانەمان بۆ ئەوە بووە کە داوای موچەی مافی ڕەوای خۆمان بکەین بەس بۆ ئەوەی ناکرێت ئێمە هەمومان جێک بۆ ئەوەی داوای مافی ڕەوای خۆمان بکەین کە موچەکەیە خۆپیشاندان بکەین ئیوە هەیە احتیاجی 5,000 بۆ ئەوەی ژیانی خۆی بەڕێ بکە. داوای حەق و مافەکانی خۆمانەکەین داوای موچەی خۆمانەکەین یعنی شتێکی زیامان داوا نەکردووە موچەی خۆمان و حەسەی خۆمانە مانگ بە مانگ ئەوە ساڵ 2020 وایە مانگی 6 تاسێک موچەمان وەرگتووە بەیەک موچە ئەژی کوردوەتەنیە لە جام کە پڕبوو لە سەری ڕژێ ئەو موچەیەکە ئەو پارێکە ئەچێ بۆ حکومەت باکی پێی نییە بەس دانێ لە بانقەکانیانە و هیچ باکیشی بە فەرمانبەران نیە ئێمە گەر ئەوان باکیان بێ ئێمە نەبێ مەش باکمان بۆوانێ و داوامیان بۆ ناکەیت کەی موچەیان ناپیان بەسەر سەر و بەسەر چاو داوامیان بۆکەین. بەرتانم پێتان ئەڵێن فەرمون دانیشن وەرن قساکەین یعنی ئێمە چی تایە فەرمون وەرن قساکەین ئەوەی نازێکەی فی خۆتی نەیە چێ دیدە لەگەڵ من نابێتە ژوورێ من پشگیری لە داواکاریەکانتانەکەم کە بۆ وەرگرتنی موچەیە. گەرچی بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی دەربارەی کێشەکە لەگەڵ کارمەندە مانگرتووەکان کۆبووەوە بەڵام کۆبوونەوەکە تەنیا 5 خولەکی خایاند و هیچ ئەنجامێکیشی نەبوو. بایکۆتی دەوام لەلایەن فەرمانبەرانی هاتوچۆوە گرفتی سۆری بۆ ئەو هاوڵاتیانە دروست کرد کە بە مەبەستی ڕایکردنی کارەکانیان سەردانی بەڕێوەبەرایەتیەکەیان کردبوو ئەوان تووڕە و نیگەرانن لە حکومەتێک کە ناتوانێت موچەی فەرمانبەرەکانی دابین بکات تا کارەکانیان ڕای بکەن و پەکیان نەکەوێت. گیان من لە کەرکووک هاتووم تەحویلی سەنەویم هەبوو ئەوە پارەکەشم میاوە بەس ماوە سەنەوەکە وەرگرمەوە لە سەعات 10 بەیانی و لێرەم مندامیشم ئەمانش حەق خۆیانە ینی ئەم خۆپیشاندانەکان لەبەر بێ موچەی حەق خۆیانە بەڵام زەریبەکەی ئێمە ئەیدین و حەقی خۆیانشە کە موچەیان نییە بەڵام ئەتوانن شتێتر بکەن کاکە ئەم پارەیە کە من 100 200 400 500 ئەیدنی مرور هەر لە پارەکە خۆیان موچەی ئەم مرورە نەبدەن کە موچەکەیان درا ئەو کاتە نیو ڕاتبش بێ قەینا دەوام خۆیان نەکەن ئێمەش شەکەمان بەڕێخرێ وەڵا هۆکاری ڕئیسی حکومەتە بەڵام لە حکومەت بە خواردنمانی شەیە یعنی سە بۆ لەمونە مەحافزی سلێمانی ئەتوانێ هەموو شتێ بکەن تێگەی لە من ئەتوانن تەنسیقات لە بین خۆیان بکەن بەڵام هەوەسیان نییە لی بکەن لەبەرەوەی لەو کێکە هەمووی بەشدارن. بەڵاوە دەوری 4 ڕۆژە ئەم سەرەوسەر دەوری 250,000 سەرف کردووە ئەیسا بەس ئەوە ماوە سەنەوەکەم وەرگرمەوە لە بەیانووی ئێمە لێرسەوە ڕەنگە لە جیهاندا هیچ حکومەتێک هێندەی حکومەتی هەرێم بێپاک نەبێت بە جۆرێک لەم سەردەمی کۆرۆنایەدا کارمەندانی تەندروستی مانگرتنی گشتیان ڕاگەیاندووە کەچی بەرپرسانی حکومەت خۆیان کردووە بە کەڕەی شەربەت و تا ئێستا هیچ وەڵامی و بەڵێنێکیان بۆ فەرمانبەران و کارمەندانی تەندروستی نییە تا توشبوانی کۆرۆنا لە مردن ڕزگار بکەن و ڕێگری لە کارەساتێکی گەورەی چاوەڕوان نەکرا و بکەن. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.